ئەو سیارەی ژینگەی پیس ناکەم بۆ پارەی ژینگە بدەم. ئێمە وەکو بەکارهێنەرانی ئۆتۆمبیلی کارەبایی لە سۆنگە ڕاگەاندنەکانەوە داواکاریمان ئاراستەی وەزارەتی ناوخۆ ئەوەیە کە سیارەکانمان بەبێ ئەوەی پستنی هەبێ بە مامەڵەی چارپستن تابلۆ بە سیارەکان دەدەن کەچی ئەو سیارانە لە هەموو وڵاتان بەخشراون لە تابلۆ لە داخلبوونیشیان لە گومرگەوە لە بەرەوەی دۆستی ژینگەن. بەڵام لە وڵاتی مەتەمەشا دەکەی لەگەڵ ئەوەی ژینگەیەکی وێرانمان هەیە بە شاهد حاڵی ڕاگەیاندنەکان کە ڕۆژانە بە بەرچاومان دەکەوی بەڵام تەمەشا دەکەین وەزارەتی ناوخۆ و دەستەی ژینگەی هەرێمی کوردستان زۆر بێباکانە هاوکارنین لە بۆ پاکردنەوەی ژینگە کە ئەوەش وەسیلە و یەکێکە لەوانەیە کە ئۆتۆمبیلەکە بەبێ سوتەمەنی کار دەکە و دۆستی ژینگەیە لێ لە سۆنگە ڕاگەاندنەکانەوە داوامان ئاراستەی وەزارەتی ناوخۆ و دەستەی ژینگەی هەرێمی کوردستانە کە بتوانن زەختێک لە حکوومەت بکەن لە بۆ بەخشینی ئەو تاجیرانی کە سیارەی کارەبایی داخل دەکەن و تابلۆش بە هەدیە بخشێ بە هاوڵاتیان بۆ ئەوەی کڕیاری زیاتر بێ و وە بکەین هاوڵاتیان لە بۆ ساڵەکانی 2030 و 2035 دوور بکەونەوە لە بەکارهێنانی سیارەی سوتەمەنی. باشە کاک سۆران هیچ ژمارێک لە بەردەستە ژماری ئۆتۆمبیلە کارەبایەکان ئێستا لە هەرێمی کوردستان چەندە؟ بەڵێ ئەوڕۆ سەروی 500,000 سیارە بەکاردێ لە هەرێمی کوردستان و وێستگەی چارجکردنیشیان شەحنکردنیشیان لە ڕووی بارگاویکردنەوە تا ئێستاکە باشە پرۆژەکان تێدادانرایە لەو حالەتە باشە بەڵام ئەگەر هات و حکوومەت هاوکار بێ لە ڕووی گومرگ و کەمکردنەوە نرخی سیارەکە و بەخشینی تابلۆ دڵنیا دەبین زۆرترین بارگاویکردن دادنرێن ناو شار و خەڵکرد زیاتر بەکاری دێنی و ژین کەشمان بۆ پاک دەبێتەوە. کۆبوونەوەمان ئەوڕۆ لەسەر ئەساسی وەیە کە جیاوازیەک بە دیار بێخین بۆ ئەو سیارە کارەباییانە لەگەڵ سیارەی بنزین. باش ئەمە دەمانەوێت ینی دۆستایەتی ژینگەمان بە دیار بێخین. جیاوازیەکەمان ئەوەیە ئەو سیارانە بەخۆی پستۆنیان نییە هەتا لەسەر ئەساسی ڕقەمی بە پارە بیتن و تەواو دۆستی ژینگەشە و گرنجێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی و سیارە ئێستا مۆدێرن لە هەموو دنیا ینی لە هەموو دنیا و سیارەی ڕقەم و شتی نییە دۆستی ژینگەیە بۆی خەڵک بەکاردێنێ ئەمە داواکاریمان ئەوەیە لە حکوومەت کە مەسەلەن ژمارەی ئۆتۆمبیلەکە بکرێتە بێ بەرامبەر چکە لەبەرەوەی هەم ژینگەی پیس ناکاتن هەم پستۆنیشی نییە لەسەر ئەساسەکی مەسەلەن ڕقەم بکرێتن کە وەکو سیارەی بنزین بیتن ئەوەی جیاوازیەکەی. باشە ئێستا بۆ هەر ڕقمکردنی ئەو ئۆتۆمبیلانە حکوومەت چەندتان پارە لێ وەردەگری؟ تقریبا ئەگەر ئەمە بەراورد بکەین بە دلار تقریبا 1100 دلار تەکلیف دەکاتن وەکو ژمارەی سیارەی 4 پستۆن. بەڵام ئەمە هەر باسماگەن ئەو سیارەی پستۆنی نییە ینی ئەو پارەیە و تەخمین بکرێتن کە مەسەلەن بدرێت بۆ ڕقەمی سیارەکە حەق خۆیتی حکوومەت مەسەلەن بەشی لەو حاتی بەشی ژمێریاری خۆی مەسەلەن وەسڵەکانی ئەوانە چییە پارەی وانە هەبیتن بەڵام وەکو ژینگە ئەو سیارەی ژینگەی پیس ناکەم بۆ پارەی ژینگە بدەم و پستۆنیشی نییە بۆ پارەی بدەم کە مەسەلەن حەقی ڕقەمەکەی.